خۆی ئامادە دەکات بۆ ئەوەی باشتر و چاکتر خزمەتی ئەو هاوڵاتیانەی بکات. بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی خەڵاتی ڕێزلێنانی بەخشێ ژمارەیەکی زۆر لە خاوەن پێداویستیە بەهرەمەندەکان هاوکات بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتیەکەش ڕای دەگەێنێت بەخشینی خەڵاتەکان بە پێی هەڵسەنگاندنی توانای خاوەن پێداویستیە تایبەتەکان بووە لە ڕێگەی لیژنەیەکی تایبەتمەندەوە. هەیە خێزان کۆمەڵگە موئەسەسات ئەگەر ئەمەرکەمان بەجێهێنا ئەوە مرۆڤی خاوەن پێداویستی تایبەت ئەبێتە بەشێک لە پرۆسەی بەرهەمهێنان لە وڵاتدا و بە هیچ جۆرێ ئەو وێنایی کە کراوە بۆ خاوەن پێداویستی تایبەت کە بارە بەسەر کۆمەڵگەوە بە هیچ جۆرە ئەمە وێنەیەکی ڕاست نییە و ئەبێ ئەم وێنەیە ڕاستکەینەوە. ومێدەوارم هەموو موەسسات هەموو کۆمەڵگە ئەرکی خۆمان بەرامبەر خاوەن پێداویستی تایبەتەکان بەجێ بهێنین و پێگەی شایستەی خۆیان پێ ببەخشین لەناو کۆمەڵگەکەمان. کەمترین شت کە بیکەینەوەیە خزمەتێکی بچووک بە هەندێک لە داهێنەران و بەهرەمەندان مرۆڤ بەهۆی ژیریەکەیەوە بووەتە بوونەوەرێکی باڵا و ڕێزلێ ژیراو. خاوەن پێداویستی تایبەتەکانیش هاوشەوەی کەسانی ئاسایی خاوەنی ژیری و بیرکردنەوەیکی تەندروست و سوودبەخشن. هەروەها خاوەن پێداویستیەکان ئاماژەش بۆ دەکەن هیچ کاتێک ئاسەنگی و ڕێگریەکانی ژیان ڕێگر نەبوون لە گەشەکردنی بەهرە و تواناکانیاندا تا ئەو ڕادەی لە بوارەکەی خۆیاندا ببنە هونەرمەندێکی کەموێنە. فەلسفەکان ئەڵێن لە ژیانە یەک لەو حاڵەتانەی کە ئینسان ئەگاتە ئەو پڕی خۆشی ڕۆحی بریتە لە کاری هونەری و داهێنان و نواندنی بەهرە. لەبەر ئەوە من کەمترین گرفتم هەبووە لە کاری هونەریاوە کەمترین ئاستەنگم بۆ هاتوێتە پێش چکەم بڕوان بەوە هەبوو هەمیشە کە ئینسان توانا و تاقەیەکی زیاد لە بەدەری هەیەوە. چیرۆکیشی بەداخۆ بڵم ناخۆش بوو کە ئێستا هێناومە یادی خۆم بەڵام بەوە بوو کە ئەو کەسانی کە خوا نەخواسە حاڵەتیشی نەخوازراوی جەستەییان هەیە هەرگیز دڵیان لە خۆیان دانەمێنەوە ناومێت نەبن لە ژیانە. سەی سەلاحەدینی ئەیوبی سوپاسی جەنابیانەکەم و لەسەر کاسێتەکانی شێخ محەممەد سدیق منشاوی الحەمدولillah ئەو کاتە توانیم 15 جزئی قورئان لەبەر بکەم. الحەمدولillah بەردەوام لە وتنەوەی دەرسی قورئانەوە ئێستاشی لەگەڵا بێ ینی چەند ڕۆژێک لە ڕۆژەکانی هەفتە ماڵی من الحەمدولillah تەلەڤەیتایە خۆشم دەرسەکە ئەڵێمەوە لەبەرەوەی کە هەم لە بیرم نەچێتەوە هەم سەدەقەیەکی جاری بێ بۆ خۆشم. لقد جاءكم رسول خەڵاتەکان بوو و کەسانە تەرخان کرابوو کە بەهرەمەندن لە بوارەکانی لەبەرکردنی قورئانی پیرۆز و دەستڕەنگیری و هونەری وێنەکێشان و بەدەستهێنانی بڕوانامەی زانستی لە بوارە جۆرە و جۆرەکاندا و هەروەها ئەو کەسانش کە چالاکوان و کاریان داکۆکیکردنە لە مافەکانی خاوەن پێداویستیە تایبەتیەکان. ئەگەرچی بەڕێوەبەرایەتیەکە ناتوانێت ڕاستەوخۆ لە ڕووی دارایی و مادیەوە هاوکاری خاوەن پێداویستیە تایبەتەکان بکات، بەڵام بە وتەی خاوەن پێداویستیە تایبەتەکان توانیوێتی لە ڕووی معنەویەوە توانا وزەیەکی زۆر باشیان پێ ببەخشێت. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.